کارمەندانی تەندروستی خۆشەویست، دانەمەزراوەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین، خۆبەخشە بە ڕێزەکان، سڵای خواتان لەبێ. بەڕێزان، ئێمە لە سەندیکای کارمەندانی تەندروستی دوای ئەوەی کە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ئەوەمان بینی کە بە کتابی سڕی و بە کۆمەڵێک نووسراوی نهێنی کۆمەڵێک دامەزراندن بۆ هەنێ شار و شارۆچکە کراوە، ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینی لێبێ بەشکراوە. ئەمە یەکەم جار نییە ئەم حاڵەتە ڕووەدا. لە ساڵی 2016 830 کارمەندی تەندروستی لە پارێزگای دۆک دامەزرا، لە کاتێکە ئەو کاتە 400 کارمەندی دانەمەزراو لە پارێزگای دۆکە بوو، واتە 430 کەسەکەی تریان لە سۆران و لە ئاکرێ و لە شارەکانی تر پڕ کردەوە، لە کاتێکە ئێمە داوامان کرد لە سلێمانی و خەڵک بنێرین لە دۆکدا بمەزرێ، بەڵام بەداخۆ بەهۆی ململانەی سیاسی و قبول نەکرد. لە ساڵی 2018 بە چەند کتابێکی سڕی بە کۆمەڵێک نووسرا و مەجموعەیەک کارمەند و مەجموعەیەک چینوتۆژەکانی ناوناوەندی تەندروستی دامەزرا. هەموو جارێک ئێمە لە سندیکا ئەمەمان بەگوێی وەزارەتی تەندروستی و بەگوێی بەرپرسانی ئەم شارە داوە کە دامەزراندن بە کتابی ئەنجومەنی وەزیران ڕاژیراوە، داوە لە بەڕێوەبەرایەتە گشتیەکان کراوە بە هیچ شێوێک نووسراوی دامەزراندن بەرز نەکەنەوە بۆ سەرەوە. بەڵام بەداخەوە ڕۆژی چوارشەممە جارێکی تر ئەوەمان بینی کە کۆمەڵێک چینتۆژەکانی ناوناوەندی تەندروستی بە نووسراوی سڕی بە نووسراوی نهێنی دامەزراون. باشە بۆچی دەبێت دامەزراندن بە کتابی نهێنی بکرێت؟ بۆچی دەبێت بە کتاب سڕی بکرێت؟ ئەگەر حکوومەتە، ئەگەر حکوومەتی چاکسازیە، ئەگەر بە پلان خەڵک دامەزرێ، بۆچیە بێ بە کتاب سڕی بکرێت؟ بۆ دەبێت لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بیبینین. هەمووتان بینیوتان لە ڕێگەی تۆ کۆمەڵاتیەکانەوە چەند ڕسمەکان بە تەڵخی گیراوە بۆ ئەوی کەس نەیبینێ. سەرەتا گلێم لە بەرپرسانی ئەم شارە هەیە، گلێم لە حیزبەکەی خۆم هەیە، گلێم لە بزوتنەوەی گۆڕان هەیە، گلێم لەو بەرپرسانە هەیە کە خۆیان بە خەڵکی ئەم شارە ئازانن، گلێم لە ئەندام پەرلەمانەکان هەیە، لە چالاکوانەکان هەیە. بە عالەمی ئاشکرا بە ڕۆژی ڕوونا خەدر لەم شاراک، خەدر لەم گەنجاناک. لە 2013 تاعیناتی بۆم شارە نەکراوە، لە 2013 بە چەندین کتابی نهێنی تاعینات بۆ شوێنەکانی ترەکرێت. بەڕێزان، لە هەفتەی ڕابردوو ئێمە دوو جار زوڵمان لێکرێت، زوڵمێکیان لە حکوومەتی عێراقی، زوڵمێکیان لە حکوومەتەکەی خۆمان. لە هەفتەی ڕابردوو 280 گەنجی ئەم شارە، خەڵکی سلێمانی، خەڵکی هەڵەبجە، گەرمیان، چەمچەماڵ، ڕاپەڕین، لەبەر بێکاری، لەبەر نەبوونی هەلیکار چون لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە تەقدیماتیان کردو بۆ تاعینات. ئەوە تا بەهۆی شۆڤێنێتەوە پارێزگاری کەرکووک 280 تاعینی بەهۆی ئەوەی کە نفوسیان خەڵکی کەرکووک نیە هەمویانی ڕاگرتووە. ئەوە تا ئێمە بە هەموو شێوێک لە هەوڵداین هەر چۆنێ هەیە بەشکم و تاعیناتە بکرێت، بە شەرتی ئەمری ئەنجومەنی وەزیرانیان هەیە، تەنانەت معاملەی دایرەی سەحەشیان کردووە، تەنانەت فەحسی چاوەکەشیان کردووە بۆی مباشەرەکەن فەرموو لە کەرکووکیش مباشەرەیان پێ ناکرێت. ئەبێ گەنجانی ئەم شارە چی بکەن؟ دەڕۆن بۆ حکوومەتی عێراقی، دەڕۆن بۆ کەرکووک، لەوێ ڕێگەیان پێ نادرێت دابمەزرێن. تەقدیمی حکوومەتی هەرێمیەکەن، ڕێگەیان پێ نادرێت دابمەزرێت. بە بەرچاویشیانەوە خەڵکانێکی تر دامەزرێت. هیچ منطقی تیا نییە کوڕە شەهیدی لایەنێک لە ناو نەخۆشخانەی شارە لە هەولێرەوە بە کتابی سڕی تاعین نەکرێت. دەیان کچە شەهید و کوڕە شەهید لە ناو ئەم خۆبەخشانە و لە ناو ئەم دامەزراوەندە هەن، بێناس کەوتون، بێخاوەنن، بێکەسن، کەس لیان ناپرسێتەوە، بە بەرچاویانەوە زوڵمیان لێکرێت. بۆیە ئێمە پشتیوانی داواڕەوەکانیان نەکەین و تاکو ێسخان تا سەر ێسخان لەگەڵیان نابین و ئەم زوڵمە قبول ناکەین. ڕۆژی پێنجشەممە یاداشتێکمان بە ناوی هەموو سەندیکا و ڕێکخراوەکانی سنووری پارێزگای سلێمانی تەقدیمی وەزارەتی تەندروستی کردووە و داوامان لە دەستەی باڵای هەموو سەندیکاکان کردووە لە هەولێر بەڕاستی قسەیەکیان نەبێ، مۆقیفێکیان نەبێ. و لێرەوە داوا لە وەزارەتی تەندروستی، داوا لە حکوومەتی هەرێمەکەم ڕوونکردنەوەیەکی هەبێ، وەڵامێکی بۆ داواکاری ئەمانە هەبێ، وەڵامێکی بۆ ئەو جیاوازیە هەبێ، بۆ ئەو نادادپەروەریە هەبێ، بۆ ئەو خەدرە هەبێ. بەڕاستی عیبە، بەڕاستی شوورەییە خۆت بە حکوومەتێک بزانی کە باسی نیشتیمانپەروەری و باسی یەکسانی و باسی دادپەروەری و باسی چاکسازی بکەی، بەڵام جیاوازی لە بینی
شارێک بۆ شارێک کە بکەیت جیاوازی لە بینی ئەندامی لایەنێک بۆ لایەنێکی تر بکەیت بەڕاستی وەزع ئاوا ناڕوە من چەندین جار ئێمە لە سندیکا هاوەرمان لێ بەرز بۆتەوە کاکە موچە دوا ئەکەوێ بە 50 ڕۆژ موچە نادەن هەموو موچەیەکە بێمە بین لێرا گربوونەوەی بۆ بکەین کاکە گیان 6 مانگ جارێک پارەی ئەوانە نادرێکە لە سەرەتان دەوامەکەن ئەبێ بین گربوونەوەیان لە بەردەم خەسخانەی هیوا و کۆدەنگیان بۆ دروستکەین بۆی پارەی سەرەتان خەرج کرێ کە فەرموو ئێستا پارەی سەرەتان جارێکە خەرج ناکرێ پارەی دەرمان خەرج ناکرێ بانزین نییە گاز نییە دەرمان نییە پێداویستی نییە هاوارمان لێ بەرزەبێتەوە هەتاوەکو دێن بەدەممانەوە نەخۆشخانەکان بە هیلاک دەچن نیوەی ڕێکی ئەم نەخۆشخانانە بە خۆبەخش دەڕوا بڕێەوە لە 150 میلاکی دایرەکانی سەحا نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین نوقسانە 12,000 دەرچووی کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە بەداخەوە بەردەوام پەیمانگای ئەهلیەکرێتەوە بەردەوام کۆلێژی ئەهلیەکرێتەوە بەردەوام دەرچوو دەنێرن بۆ ئێمە جارێک دوان سیان چوار ئەو گەنجە سەر لێ شێواوە سەردانی ئێماکە بۆی هەلیکاری دەستکەوێ بۆی دابمەزرێ دانامەزرێ بۆ ئەوەی پیشەکەی بیر نەچێتەوە دێ داواکە خۆبەخشی بکە خۆبەخشیش بۆ واستەیە لە وەزارەتی تەندروستی ئەگەر تەشەبوز نەکەی بۆ هەندێک خەڵک لەوێ ئەگەر خۆتیان بۆ بچووک نەکەیتەوە خۆبەخشی بۆ تۆ نییە بەس ئەوەی کە خۆیان بیانێ بۆیان هەیە تو خوا عیب نییە خەڵک بە پارە و نانی خۆی بێ لە خەسەخانە دەوام بکە ئەمری خۆبەخشەکەی بۆ دەرنەکەی خەڵک ئەمری خۆبەخشی بۆ چییە بۆ ئەوەی لە کەرتی تایبەت کە چوو بە مقابلەی نەخۆشخانەیەکی ئەهلی بڵێەوە تا من ئەزمونم هەیە وەی ناخۆ بۆ چیەتی بۆ ئەوەی کە تەقدیمی ئیجازەیەکی کرد لە سندیکا بڵێنەوە تا خۆبەخشی کردو ئیجازەی کردنێ نۆرینگەیەک دابنێ مختبەرێک دابنێ کە ئێمە ئیجازەشیان نەدەینەیە ئەڵە نێوە کوالیتی شارەکەتان تێگاوە ئەم هەموو ئیجازە چی دەن بەم گەنجانە بە تەمەنێکی کەم ئیجازە نەدەنێت ئەی تۆ لە حکوومەت دای نامەزرێنی لە حکوومەتی عراقی دای نامەزرێنی هیچی بۆ ناکەی ئیجازەشی نەدەینێ لەبەرەوە بارودۆخی سێکتەری تەندروستی لەم منتیقەیە زۆ خراپە داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکانەکەم و بە تایبەت داوا لە بەڕێز کاک پاڤێڵەکەم چۆن ئاوری لە خوێنکاراندایەوە چۆن ئاوری لە پاکەرەوەکان دایەوە ئەوانی شاریان پاکردەوە چۆن ئاوری لە چین توێژەکان دایەوە ئاوریش لەم گەنجانە بدەنەوە داوا لە مەکتەبی سیاسی یەکێتیەکەم لە سەرکردایەتیەکەم داوا لە بزوتنەوەی گۆڕانەکەم لە وەزیری داراییەکەم و لێرەوە داوا لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتیەکەم لە سلێمانی لە لەقی چوارەکەم ئەی ئێوە چۆن ویژداتان قبوڵەکە چۆن دێن بۆ نەخۆشخانەکان کەم گەنجان نابینی خەدریان لێکرێ بۆچی لە دووەک تاعینات کرێ بە سڕی بۆ لە زاخۆ تاعینات کرێ بە سڕی بۆ لە سۆران بکرێ بۆ لە هەولێر بکرێ ئەی بۆ لە سلێمانی ناکرێ یا بۆ لە سلێمانی یەکرێ بۆوانی کە خۆتان مەبەستانە بە کتابی سڕی کچە ئەنفالی تایە 19 ساڵە خۆبەخشە بە ئومێدی ئەوەی هەلیکاری دەستکەوێ کوڕە شەهیدی دنیای تایە چەندین گەنج لەمانە سەری خۆیان هەڵگر بۆ وڵاتان لێوە سنووداشیان کردنەوە ڕێگەی ئەوێشیان پێ ڕەوا نەبیدرا ڕێگەی عێراقیان پێ ڕەوا نابیندێ بۆیە بارودۆخی ئەمانە زۆر سەختە و حەقی خۆیان هەچێ بڵێن هەر هەڵەیەکیشکەن بەرامبەر بە ئێمە و بەرامبەر بە هەر کەسێ مافی خۆیانە لە بەرەوەی خەدرێکی زۆ گەوریان لێکرێ ئێمە پشتیوانیان بۆ دەڕەبرین و لەسەر داواکاریان سوورین و پێنجشەممە وەزارەتی تەندروستیمان ئاگادار کردوێتەوە هەموو لایەنەکانمان ئاگادار کردوێتەوە ئەنجومەنی وەزیرانمان ئاگادار کردوێتەوە دەبێ بە زووی جوابی ئەمانە بدەنەوە ئەگەر جوابیان نەدەنەوە بە دڵنیایی کارەساتی لێ دەقەومێ و خەڵک ئیتر ئەم ناداتپەروەریە ئەم جیاوازی سیاسیە ئەم جیاوازی ناوچەگەرێتیە ئەم فەرق و جیاوازیەی تر قبوڵ ناکە جارێکە سوپاسیەوەکەم و داواشم لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە سپاسانەکەم کە ئێوە بۆ داواکاری کارمەندانی تەندروستی بۆ دانەمەزراوەکان بۆ خۆبەخشەکان دایما ئێوە ڕووماڵێکی ڕاستەقینەتان کردووە داواتان لێکم پشتیوانێکی باشی ئەمانە بکەن خوا شاهیدە خەدریان لێکرێ خوا شاهیدە نەحەقیان بەرامبەرەکرێ زۆر سپاسانە ئەمان بایکۆتیان ڕاگەیاندووە وەکو خۆبەخشەکان ئێمە پشتیوانیانەکەی نەقی خۆیانە بەڵام ئێمە داوامان لێکردن دوێنێ قسەمان لەگەڵ نوێنەرەکانیان نەکرد داوامان لێکردن بە شێوەیەکی مەدەنی و هەوڵ بن یەکڕیز بن یەکدەنگ بن هەوڵ بن داواکاریەکانتان بە شێوەیەکی سیاسی نەبێ و هەوڵ بن هەموو ڕێکارێکی مەدەنی و پیشەی بگرنە بەر ئێمە پشتیوانیتانەکەین و داواشم لەلایەنە سیاسیەکان هەیە هەمویان ئەوانەی کە لە سلێمانین هەمویان پشتیوانی ئەمانە بکەن
و داوامدا ئەندام پەرلەمانەکان هەیە بە تایبەتی ئەوانەی خەڵکی سلێمانین بە هەموو لایەنەکانەوە چوانی لە حکوومەتی مرکزی لە پەرلەمانی عراقن چوانی لە پەرلەمانی کوردستانن بەڕاستی ئەرکی سەرشانی ئەوانە بە دەرەجە یەک دیفاع لەمانە بکەن و جارێک کە داوە لە جەنابی وەزیری تەندروستی و لە وەکیلی وەزیری تەندروستی و لە بەڕێوەبەرە گشتەکانی ناو وەزارەتی تەندروستیەکەم بە زوویی وەڵامێکی ئەم خۆبەخشانی پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە ڕاپەڕین بدەنەوە. دەستان خۆش.